سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش لەگەڵتانین لە کەناڵی ئاسوی زانکۆوە لە کۆتا بەش لە بەشەکانی کۆلێژەکانی یاسا لە هەرێمی کوردستان کە ئەویش زانستە ڕامیاریەکانە یاخود سیاسە بۆی خۆشەویست باسەکەین بزانین لە چەند پارێزگا یاخود لە چەند زانکۆ و بەشی کۆلێژەکانی هەرێمی کوردستانە هەن وە کەمترین کۆنمرە وەرگیراوەکانی بەزان کۆڵاین و پارالێلوی ئەواران چەند بووە ئەوەی خۆشەویستیش بۆ وەرگرتنی ئەم داتا و زانیاریانە وە زانیاری زیاتر لەگەڵمان بن و بینەری ڤیدۆکە بن تا کۆتایی. لایک و کۆمنت سبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان لە بینینی ئەم داتا و زانیاریانە بێبەش مەکەن بانگێشتیانکەن بۆ کەناڵەکەمان بە ئەوانش سوودیان لێ ببینن.